بۆ مەبەستە میوانداری بێریڤان عەدنان بەڕێوەبەری پاراستنی تەندروستی هەولێر ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. خاتو بێریڤان سڵاو لەبێ بەیانیت باش. ڕاستەخۆ بە پرسیارەکەم دەست بێتەکەم دەمێ بزانم ئێستا ئەو حاڵەتی تای خوێنبەربوونە لە هەولێر لە چ ئاستێکدا و ئایا ڕێکاریەکان چین کە لەوێ دەگیرێتە بەر؟ بەڵێ زۆر سپاس بەیانیتان باش. بێگومان هەموو ساڵ بەیانی باش هەموو ساڵ کات کۆتایی وەرزی بەهار و سەرەتایی هاوین ئەو گەنەیە کە دەست پێ دەکە گەشە دەکا ژمارەی بەرەو زیادبوون دەبی طبعاً ئەو لەسەر دەوروبەری ئاژەڵ و لەسەر پێستی ئاژەڵ دایمەن دەنیشی ئەو شوێنانەی طبعاً کە ئاژەڵی لێ بەخێو دەکرێت ئەو شوێنانێک کە دەغڵ و دانی لێیە لەوێن دەگەشە دەکا دەست پێ دەکا ئاژەڵەکەی توش دەکاتن طبعاً ئاژەڵ نیشانەی لەسەر دیار نابی ئەگەر هاتوو مرۆڤ یعنی ئەوی ئاژەڵدارە ئاژەڵی بەخێو دەکا یاخود قەساب بەرکەوتەی هەبی لەگەر ئەو ئاژەڵە طبعاً لۆی دەگوازرێتەوە ئەو نەخۆشیە یاخود ئەگەر هاتوو ڕاستەوخۆ ئەو گەنەیە بە مرۆڤی پێوەدا بە پێستی مرۆڤ پێوە دەداتن طبعاً تووشی دەکات. ئەمە بە شێوەیەکی گشتی ئەگە باسی ئەو نەخۆشیی بکەین زۆر ترسناک نییە بۆیە ئەگەر لەبەر ئەوەی کە بەرگری مرۆڤ سەتا ینی بیستی ئەو هاوڵاتیانە نیشانیان بەسەر دەکەوی یعنی احتیمال لە مرۆڤەکە نەخۆشیەکەی وەرگری ڤایرۆسەکەی وەرگری چ بە گەستنی گەنە چ لە ئاژەڵەوە بەڵام بەرگری زۆر بەرزە نیشانەی پێوە دیار نابی و چاکش دەفتەوە بخۆی بەبێ کەس بزانیتن ئەوە سەتا هەشتانە سەتا بیستن ئەوی بەرگریان کەمە نیشانیان بەسەر بە دەردەکەوی ئەو لەو حاڵەتەش دەبی زووتر خۆیان فریای خۆیان بکەون و بگەنە نەخۆشخانەکان تاکو چارەسەری پێویستیان پێ بدێت. ئەمە ئامۆژگاریەکانمان لە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی پێویستە گۆشت ینی بۆ خانمان و ئەوانەی کە هاوڵاتیان کە گۆشتیان ینی گۆشتی بەکاردەین طبعاً ڕۆژانە لۆ خواردن گۆشتی لای قەساب بکڕن کە متمانەیە ئەو ئاژەڵە طبعاً ئەوەی مۆری ئەوەی ڤێتەرنەری لەسرە ینی نەخۆش نییە کاتی گەگۆگشتەکەش وەردەگریتن باشترە گۆشتەکە لە ناو بڵێن علاگەی نایلۆندا دەدرێن باوە بڵین دەباتەوە ماڵێ لە ناو ساردکەرەوەی دانێ لای کەمی 12 ساعاتێک داینێ لە ناو ساردکەرەوە وەکو دەری دەینی لە ساردکەرەوە چکە ئەو نزمی پلەی گەرمی وا دەکاتن ئەگە ڤایرۆسیشی تێدابی ئەو گۆشتە ئەگە ئاژەڵەکەش نەخۆش بی دەڕوا دەفەوتێ ڤایرۆسەکە نامێنێ لەگەڵەوەش دەستچێشی بەکاربیینی کاتی مامەڵە لەگەر ئەو گۆشتەی دەکا ینی پارچەی دەکا داهاتە سە ئاگری زوانیش طبعاً بکولێتن یعنی ئەمە دائیمەن بەخۆمان لەنا کۆمەڵگایمان گۆشتی نیوە خاو ناخۆین یعنی دائیمەن گۆشتەکەی جوان دەکولێنی یان جوان سۆر دەکەینەوە ئەوە شتە چی باشە لەو بەو حاڵەتە وەکو گوتم دەستچێش بەکاربیینی تەختە و چەقۆکەش کە لەو گۆشت بەکاردێنی جیاوازبی لە تەختە و گۆشتی ئەوەی چەقۆی کە لە زەڵاتە و لۆ شیتکە لۆ سەوزەوات بەکاردێ ئەوە خۆی دەپارێزی بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە ئاژەڵ بەخێو دەکەن یعنی ئەوی ئاژەڵدارن پێویستە ئەو ماوەی زۆر ئاگایان لێبی ینی دەرمانی پێویست و ئاژەڵەکانیان بەکاربیێنن ڕەشاندنی جێگایەکانیان بکرێ و دەرمان دائیمەن دەرمانێکەیە ئەو ئاژەڵی لە ناو دادنێ وەکو لە ناو حوزی دادەندرێ حوزی ئاو بەڵێ ئەوانە دەبی زلچی جلوبەرجی قۆڵدرێژ لەبەرکەن یعنی ئەو ئاژەڵدارانە چکە گەنە حتە دیاربی ئەو گەنە هەیە ئەگەر بنیشی لەسەر جلکەکەی بە تایبەتی ئەگەر زلچی سپی لەبەرکە یعنی ڕەنجی ئاسوخ دیار دەبی ئەو گەنە ئەگەر لەسەر زلکەکەش بنیشی باشترە. بەڵێ دکتۆرە بێریڤان ئەم ڤایرۆسە لە ئاژەڵێکەوە بۆ ئاژەڵێکی تر ئەگۆڕێت یاخود زیاتر چه ئاژەڵێک تووشی ئەم ڤایرۆسا بێ؟ زیاتر بەخۆی ینی مەڕ و چێلە ئەوی ئەوان ئەوە دەبین احتیمال لە سەو ینی ئاژەڵی تکەش وەکو سا و پشیلە و ئەوانە بەس زۆر کەمە زیاتر ئەمە بەسمانە دەرەجەیەک چێل و مانگا لەگەر مەڕ بەرخ و مەڕ ینی ئەوانە توش دەبن بەڵام مشکلەکە چیە ینی وەکو ئەمە شتە خۆشیەکە هەیە پێ دەڵێن حمل قلاعیە ینی ئەوەی طبق پێ دەڵێن ئەو لەو حالەتەی نەخۆشەکە ینی بڵێم ئاژەڵەکە نەخۆشی پێوە دیار دەبی بێتاقەت دەبی نیشانەی لەسەر دیار دەبی دوایە دەبریتن بەڵام لەو حاڵەتە هیچی پێوە دیار نەبی تەنها ئەگەر مێبی ئاژەڵەکە منداڵ ینی ئەوەی هەیە کۆرپەی لەزجی هەبی ینی ئەوە منداڵەکەی ینی ئەوەکەی لێ دەڕات کۆرپەکەی لەبار دەچیتن نەخۆ هیچ نیشانەی لەسەر دیار نابی ئەو ئاژەڵە بۆیە دەبی هاوڵاتی بە تایبەتی ئاژەڵدار و قەساب دەبی زۆر
ئاگایان لە خۆبی خۆیان بپارێزن ئەو ماوەیە. بەڵێ دکتۆرە ئەگەر زانیاری هەبێت جگە لە هەولێر لە هەرێمی کوردستان چەند کەس تووشی ئەم هەتایە بۆیە جگە لە هەولێر لە دهۆک دوو حالەت بوو لە دهۆک دوو حالەت بوو بەداخەوە ئافرەتێک وەفاتی کرد بەڵام لە هەولێریش وەکو گوتمان دوو حالەتایەکە خەلکی کۆیەیە پێشمەرگە بوو بەڵام ئاژەڵیشی بەخێو دەکرد و ئەو ئافرەتەی خەلکی مووسڵیش خەلکی گوندی بەعاجە دراوسەیەکەی ئەوەی هەبوو ئاژەڵی هەبوو هەیە هەروەها بەخۆشی مامەڵەی لەگەر گۆشتیش کردیە حالەتە کەشمان هەیە ئێستا لە ڕۆژ ئاوا داخل بووە ئافرەتەکە 52 ساڵە ئەویش مامەڵەی لەگەر گۆشتی کردیە بەڵام فەحسەکەمان لۆ کرد خۆشبەختانە نێگەتیڤ دەرچوو ئەو حالەتە یعنی هەندێک زار دەبینی وەکو گوتم بەرگری لەشی زۆر باش دەبی حتا کە مامەڵە لەگە گۆشتی دەکا نەخۆشیەکەی ناگری یعنی چکەمە دائیمەن ئەو نەخۆشەکە داخل دەبی یەکەم پرسیار دەکەین ئایا دوو هەفتەی ڕابردوو ئەو مرۆڤە ئەو هاوڵاتیە بەرکەوتەی لەگەر ئاژەڵ کردیە لەگەر دەرداوی ئاژەڵ لەگەر گۆشتی ئاژەڵ باشە پیشەکەی چییە ئەوە زۆر زۆر گرنگە باشە بەڵێ باشە دکتۆرە ئایا جگە لە بەرکەوتن و جگە لە خواردنی گۆشتەکەی ئایا ئەگەر بەرهەمەکانی و ئاژەڵە بەکاربهێنرێت ئەگەری ئەوە هەیە کە بگوازرێتەوە و باست لەوە کرد کە ئەم نەخۆشیە نیشانەکانی لەسەرم ئاژەڵە دەرناکەوێت ئەگەر ئەو ئاژەڵە ئەو گەنەیە لەسەر با بڵین لەسەر پێستەکەی لەسەر با بڵین تووکەکەی دیار بێت ئەو گەنەیە ئەمە نیشانێک نییە بۆ ئەوەی کە ئەم ئاژەڵە تووشی ئەم نەخۆشیە بووە بەڵێ وەکو گوتم نالێم ئەوی ئاژەڵدارە یعنی دەبی ئەو گەنەیە لەسەر کە ئەوە دەبی ئەو ئاژەڵە بە زووترین کات ینی لە ناو دەرمانی لە ناو حەوزەکە دەرمانی لە ناو دادنن بستنە ناوی هەر لە بیدایەت ڕاب تاکو ئەو گەنە ئەگەر لەسەریشی نەتانی پێیوە بدا یعنی وەکو ئەو ئاژەڵە گەنەکە لەسەری و پێیوەدا دەبی ئەوە پشکنینی طبعا ڤتێرنەری ئەوە ئیشی ڤتێرنەریە دەبی پشکنینی ئەو ئاژەڵانە بکەن یعنی ئاژەڵدارەکە دەبی لەگە ڤتێرنەری ئیتیساڵ بکە حتا ئەو ئاژەڵانە ئەوە بکەن چکە ئاژەڵەکە طبعا گەنەی لەسەروی معنای پێوە دەداتن ئەوەیە نقطەکە وەڵامی ئەوەت نەدامە دکتۆرە ئەگەر بەرهەمەکەی بەکاربهێنرێ شیر بەڵێ بەڵێ ئەگەر بەرهەمەکەی و ئاژەڵە بەکاربهێنرێ بەڵێ ئەوش هەر حسێب دەکرێت دەرداوی ئەو ئاژەڵەیە ینی شیرەکەش طبعا لۆی ئەمە دائیمان تاکید دەکەین شیر دەبی جوان بکولێندرێ ینی شیری ئەوی فرێش ئەمە دەکڕین لە دەشتێ لۆمان دێن مەتەن تەوسێ دەکەن هەیە دەلێت دەبی ئەو شیرە طبعا جوان بکولێنی کە تو جوان کولاندت سەروی چل سەدی و ئەوانە طبعا لەم حالەتەی توش نابی بەڵێ دکتۆرە بێریڤان لە چ وەرزێکا زیاتر ئەم ڤایرۆسە نەشونما ئەکا یاخود بڵاوە بێتەوە مەترسیەکانی زۆرە و تەنانەت ئەژوترێت لە دەوروبەری مانگی شەشە ئەم ڤایرۆسە بەرەو لاوازبوون ئەچێ ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵێ ئەمە دائیمان ینی باشترین پلەی گەرمی بۆ گەشەکردنی ئەوە ینی لە سیەکانە مەتەن ما بین 34 و 37 ئەوەی یان دەرەجەی سەدی لۆیە لەو ینی کەدەکانی هایەی بەهار و بدایەتی هاوین وە دەکاتن ئەو گەشە دەکات طبعا وەچی پەلەی گەرمی بەرز بووە لۆ کۆتایی سیەکان ئەوە دەبی ینی کە هاوینەی تەواو دەست پێ دەکات دەفەوتێ داخی نامینێ ینی ئەو گەنەیە باشە دکتۆر ئەگەر ورد بینەوە لە سەرەتای پرۆگرامیشدا ئاماژەم بۆیە کە ئەم پەچایە زیاتر لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا و ئاسیادا زیاتر ساڵانە زیاد دەکات بۆچی ئەم ڤایرۆسە لە ناوچە هەژارنشینەکان زیاترە لە چاو ناوچە پێشکەوتەکان و وڵاتە پێشکەوتەکاندا بەڵێ ئەمە طبعا چکە ئەمە ئاژەڵ بەخێو دەکەین یعنی ئەو ناوچانەی کە بە ئاماژەت پێکرد ینی مەدانی تێدایە و بڵێن دەلی مەدانی ئاژەڵانی تێدایە و ئەوەش طبعا زۆر شێ ئاژەڵەکەی کە وەکو بدایەتی بەرنامی بەخۆت جەنابەت ئاماژەت پێکرد کە ئاژەڵی لەسەر ئەوەی شەقام سەر دەبڕێتن یعنی ئەمە ئەوەی هاوچەرخمان نییە یعنی سەتاسەد هەموو ئاژەڵەکان لە مەدانەکی هاوچەرخ لە قەساب سەربڕخانەی هاوچەرخ مامەڵەیان لەگە بکرێ و دەرمانی پێویستیان پێ ئەوە بکرێتن و پشکنینیان بۆ بکرێ هەمویان نەخێر یعنی دوو بەشە بەشک ئەو ئاژەڵانەوەیە ئەمە هەیتمان ئێستا سەربەرخانەی
مان هەیە بەس ینی هێشتان پێویستمان پێەیە زۆر لە ئاژەڵەکان بەر لە پشکنینی ڤێتەرنەری و ئەوانە ینی سەر دەبڕێ لەسەر شەقامەکان ینی ئەمە زۆر شتمان پێویستە لە ڕووی پێشکەوتنی ئەو سەرویسانەکەمە ینی لۆیە لە دەوڵەتی پێشکەوت و ئەو دیاردانێستاقی نییە لۆیە هاوڵاتی ڕاستەخۆ ئاژەڵی ینی گۆشتی هەر لەس مارکتەکان دەکڕیتن ینی فاوانە هەموو سێفە ینی ئەوەیە سەلامەتە لۆ ئەو هاوڵاتیەکە لەو ناوچانش تەبان ڤایرۆسەکە گەشە دەکە بخۆی ئەمە تای خۆێن بەربوون چەند کۆمەڵە ڤایرۆسەکە بەس ئەوی ئەمە ئێستاوە پێدەن کریمیان کۆنگۆ هەر لە ناوچەکەیە ئەوی لە جنوبی ئەفریقیا و ئاسیا ئەو نوع ڤایرۆسە گەشە زۆرە لەناو لەشی گەشە دەژیتن هەم ئەو ینی ئەوە گەنە عفان لەشی گەنە دەژیتن ئەو گەنەش دەگوازیتەوە لەگەر ئەو جوولەی خۆی ئەو ڤایرۆسە دەگازێتەوە لەو ناوچەیە باشە دکتۆرە بێریڤان هیچ ڕێکارێکی نوێتان گرتوتە بەر لە لادەکان چکە خۆ دەزانیت لە لادەکان زیاتر هاوڵاتیان ئاژەڵە مەڕووماڵات بەخێوەکەن چی کراوە ڕێو شوێنێکی نوێیەک گیراوەتە بەڵێ ئەمە بە پێی پێویست ئەمە ینی لە کۆتایی مانجی سێ چەند هۆبەکمان هەیە پەیوەندی ئیشی پەیوەندیە بەو نەخۆشیە هۆبەی نەخۆشیە گوازراوەکانە لەگەر هۆبەی چاودێری تەندروستی لەگەر هۆبەی پتەوکردنی تەندروستی بە تایبەتی هۆبەی چاودێری تەندروستی لەگەڵ پتەوکردنی تەندروستی وەکو هەڵمەتمان کردیە ینی سەردانی سەرتاش ئەوەکان قەسابخانەکانە ینی ئەوانەی کە ئاژەڵ دەفرۆشن مەدانی حیوانان ئەو ینی لە دەشتیش ینی ئەو جێیانە کە ئاژەڵ دەفرۆشرێت ینی ئاژەڵ بەخێو دەکرێتن تیمەکان بە پێی پێویست ینی چەند بتوانین کە تەوان ناوچەی ینی بڵێن پارێزگای هەولێر گەورەیە ینی تیمی بلێن زیاترمان پێویستە بەس بە پێی توانە ینی سەردانیان کردیە و چەند قەسابخانەش ینی سزا درایە و دوو ئەوەش ینی هاوڵاتیش ینی دەستگیر کرایە چونکە ئەو ئاژەڵانەی لەسەر شەقام سەری بڕیە بێ پشکنینی ڤێتەرنەریشی نەبووە چونکەوە تەبعا نرخی گۆشتەکەی هەرزانتر دەبی هاوڵاتیەکان لی دەکڕن فەمە ئەوان ئەو دیاردەمان چەندی بتانین بەس تەبعا 100% کۆنتترۆل ناکرێت ئەمە دەبی ینی پێویستە لە بدایەتی مانجی سێ بەڕێبەراتی گشتی تەندروستی لەگەر ڤێتەرنەری پێکەوە چرتر هەڵمەتەکەی بکەن پێشی گەنە دەست پێ بکەن باشە دکتۆرە مەرجە ئەو گۆشتەی بەڵێ ببوورە مەرجە ئەو گۆشتەی کە مۆری لێدرابێت بە کەڵکی خواردن بێت و هیچ گومانێکی لەسەر نەبێت کە هەڵگری ئەم ڤایرۆسە بێت بێگومان بەڵێ چونکەوە تێستی بۆ دەکرێت ئەو ینی کو ئەمە خین لە ئەوەی وەردەگیری لە مرۆڤ هەروەها خین لە ئاژەڵ وەردەگیری فەحسی بۆ دەکرێت ئەو ڤایرۆسە گەهەبی دەستە ناوخینی مرۆڤ ئەوەی ئاژەڵەکەی فەوە تەبعاً کە پشکنینی بۆ دەکرێتن و طبعا يعني ئەوەیە دەزای 100% کە نەخۆشی نییە ڤایرۆسی نییە ئەو جە سەر دەبڕێ لۆیە هاوڵاتی دەبی تاکید کە لەسەر ئەو خاڵە طبعا ئەمە کارمەندی تەندروستیش یەک لە ینی لە ئەوانێک کە بەرکەوتەی دەبن لەگە نەخۆش کە داخلی نەخۆشخانە دەبی زۆر گرنگە دەبی ئاگایان لە خۆبی یانی ئەمە بەداخەوە وەکو پارێزگای هەولێر کە دوو پارێزگای عفەن کەرکووک دوو کارمەندی تەندروستی وەفاتیان کرد ئەکید ینی دەبایە زیاتر ینی خۆپارێزی خۆیان بکەن تەمان دەبی جلچی خۆپارێزی لەبەر بکرێتن و هەروها قینا ینی لەسەر دومچاویشی تەمان دەبی ئاگای لێبیتن و دەستچێشی بەکاربیێنی و چونکە ئەو کەیسە کە داخل دەبیتن زۆر ینی نەخۆشەکەی زۆر بە ئاسانی دەگوازیتەوە بە تایبەتی خینی نەخۆشەکە ئەمە تەمان ئەوە چەند هەڵمەتی چەند خولی ڕاهێنانمان کردێ لەگەڵ لۆ نەخۆشخانەکانی حکومی فریاکەوتنەکان هەروها نەخۆشخانە تایبەتەکان کە چۆن مامەڵە لەگەر ئەو نەخۆشەک دەکەن کە داخل دەویتن چارەسەری پێویستیە کە تاکو پێ بدرێتن. بەڵێ دکتۆرە بێریڤان پەیوەندی و هەماژیتان لەگەڵ لیژنەکانی قایمێت چۆنە سەبارەت بە توندکردنەوەی ڕێکارەکان بۆ ئەو هاوڵاتیانی کە لەسەر شەقامەکان گۆشت ئەفرۆشن یاخود ئەمە تا چەند ئەم دیاردەیە کەم بۆ تۆ لە پاش ئەوەی کە ڕێکاری نوێ لەو بارەوە ژیراوەتە بەر. بەڵێ ئەمە طبعاً لیژنەی ئەومان هەیە ئەمە لیژنەی هاوبەشمان هەیە لەگەڵ قایمقامیەت بە شێوەیەکی گشتی ینی تیمی چاودێری تەندروستی ینی لە ناو لیژنەی هاوبەشن لەگە قایمقامیەت و هەندێک جار کە ئاسایش پێویست بی ئاسایشیش بانگ دەکرێتن فلۆ هەموو شتێکی یەک لەوانە کە ئەوەیە فرۆشتنی گۆشت یان سەربڕینی گۆشت لەسەر شەقامەکان وەکو گوتم چەند بتوانین ینی دیاردەکەی ئەوە دەکەین بەس هەندێک جار ڕێگار ئاساییەکانی بەرامبەر دەکەین دیسان
دەبینی قەسابەکە دیسان دێتەوە شوێنی خۆی ئاژەڵەکە سەردەبرێت تەمان هاوڵاتیەکان دیسان ئاگادارمان دەکەنەوە یاخود ئاساییشیش ئاگادارمان دەکاتەوە ئەمە دەست بەجێ تیمی ئەوەشمان هەیە طبعا ئێشی گرشمان هەیە پاشی نیوڕانیش طبعا پاشی دەوام موجودن فسەردانی ئەو شوێنانە دەکەن تاکو نەهێلن ئەو دیاردەیە هەبی. باشە دکتۆرە باست لەوە کرد کە خولتان کردوتەوە بۆی بتوانن پزیشکەکانی تر یاخود پەرستاران چۆن مامەڵە لەگەڵ توشبوانی ئەم پەتایە بکەن. ئایا ئەو کەسەی کە توش دەبێت یاخود با بڵین بنمونە و حاڵەتی کە ئێستا توش بوو تۆمار کراوە لە هەولێر جیا دەکرێتەوە لە نەخۆشخانەکان لە نەخۆشەکانی تر ئەگەری ئەوە هەیە کە بگوازێتەوە بۆ کەسێکی تر؟ بەڵێ بێگومان وەکو گوتم ینی ئەمە ئەو نەخۆشیەکەی هەیە ئەو زۆر بە ئاسانی دەتوانانی بگوازێتەوە لەو نەخۆشی تر چونکە دەرداوی ئەو ینی ئەو نەخۆشەی لیکیتی خینیتی میز و پیسای ئەوانەی هەموو ینی پێدە ئینفێکشیەسە ینی نەقل دەکات و دەوروبەری خۆی فەمە دائیمەن ینی ئەوەمان کردینە ڕێنماییمان خۆمان دایتە ئەو نەخۆشخانەکە کەیسەکی وها داخل دەبی حالەتێکی ڕەسەن لە شوێنی جیاکەرەوە ینی شوێنێکی جیاواز دەبیدانێن تایبەت بیل و ئەو حالەتانە لەگەر نەخۆشیت کە تێکەڵ نەبی طبعا حمام و ئەو شتان دەستشۆر و ئەوانەشی جیاواز دەبی ئەو حالەتە ئەگە پێویستی پێبوو طبعا داوا دەکەین دایمەن لە هاوڵاتیانش هاوڵی دەبی زۆر کەم بی ینی مرافقی نەخۆش پێویست نییە کە لەگەری داخل بیتون کە لەویش نەقل دەبی نەخۆشیەکە چکە تەنها کاروانی تەندروستی و پزیشێک دەتانی بە گرتنەبەر ڕێنمایی تەندروستی چۆن مامەڵە لەگەر ئەو حالەتە دەکا تاکو سادەفتەوە و ڕەوانی ماڵێ دەکرێتن. بەڵێ دکتۆرە بێریڤان پەیوەندیتان لەگەر ڕێکخراوە نێودەوڵەتەکان تایبەت بم بوارە چۆنە بۆ ئەوەی کە ئەم ڤایرۆسە ئەگەر ئێستاش نەبێت لە داهاتوێکی نزیکە بنەبڕ بکرێت لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی؟ بەخۆی ئەمە دایمەن ڕێکخراوی جیهانی تەندروستی جیهانی WHO دایمەن پاڵپشتمان بووە بەڵام ئەو ساڵ نەخێر هەر تەنها ینی ئەومان کردیە ینی ئەوانش وەکو طبعا ڕێگای پتەوکردین تەندروستی ریفلێت و ئەوانە ینی لەگەرمە بڵاویان کردیتەوە لە پێیج و ئەوەی خۆیان ئەمە طبعا هۆبەی پتەوکردین تەندروستیش دائیمەن بەردەوامە هەم لەگە نەخۆشیە گوازراوەکان هەم لەگە هۆبەی چاودێری تەندروستی بۆ ئەوەی یان دابشکردنی لیفلێت و بڕۆشور لەسەر ئەو نەخۆشیە و ئامۆژگاری هاوڵاتیەکان چۆن خۆیان بپارێزن لەو نەخۆشیە. بەڵێ دکتۆرە ئەوەی کە زۆر گرنگە پرسیارمان لێوەنە کە نیشانەکانی ئەم نەخۆشیە چین ئەگەر کەسێک نیشانەکانی تێدا دەرکەوت دوێ ئەوەی کە ئەگەر بتوانانی بەڕێزت بۆ ماڕوون بکەیتەوە ئەو پشکنینانە چین کە بۆ ئەو نەخۆشە ئەکرێت بۆ ئەوەی دڵنیا بنەوە ئەگەر گومانێک هەبێلەوەی کە تووشی ئەم ڤایرۆسە بوو بێت پشکنینەکان چین بۆی تاکید بکەنەوە لەوەی کە ئەم کەسا خوا نەخواستە تووشی ئەم نەخۆشیە بووە. بەڵێ طبعا ئەمە ئەوە نەخۆشیێکی ڤایرۆسیە هەر هاوڵاتیەک ئەگە ینی ئەوە زۆر مەرجە ینی دەبی بەرکەوتەی لەگەر ئاژەڵ هەبی یان لەگەر گۆشت هەبی نەکون هاوڵاتیەکی تر تووشی ئەو نەخۆشیە نابی یعنی مەتەن ئاژەڵدارە قەسابە کارمەندی تەندروستیە یاخود ئافرەتی ماڵەیە کە مامەڵی لەگەر گۆشت کردیە ئەوانە دەست پێ دەکەن تاو سەرهێشە و هەندێک جار ڕشانەوەشیان توش دەبی قەلبی ینی هەموو جەستەیان بە ئازار دەبیتن وەکو هەر ناخۆشیێکی ڤایرۆسی ئەو ینی دوو هەفتەی دەوێت بەخۆی کە ڤایرۆسەکەی وەردەگرن دوو هەفتەی ماوەی کردکردنەوەی پێدەگوترێ ئەوەش دوو هەفتەی دەخایانی پاشی دوو هەفتەکە ئەو نیشانەی تازە باسم کرد دەست پێ دەکات ئەگەر خلال هەفتەک چارەسەری وەرنەگرت دەست پێ دەکات خوێن بەربوون دەبیتن لە ناو لە پدووی لە گەرمیزی دەردەکەوی لۆیە پێدەڵن تای خوێن بەربوون دەست پێ دەکات لە مەرحەلەی تکا کە زۆر دەبی زۆر فریای کەوین و عیلاجی پێویست طبعا چارەسەری ئەو نەخۆشیە بەپێی نیشانەکانە یعنی پشکنینی خوێنی لۆ دەکرێت ئەگەر چنە قستانی هەبی لە خوێن تەوان خینی پێ دەدرێتن یان پلازمای پێ دەدرێتن هەروەها ئەگە ئازاری هەبی پەرستۆنی دەدرێتێت طبعا دژی ڤایرۆسەکەش ڕیبابارینە دەرزیە هەیتمان طبعا دابینمان کردیە ینی هەیە ئەویش دەیدرێتێت طبعا ڕۆژێ دەرزیەکی لێ دەدرێت فمهم حسب نیشانەکانی چارەسەری پۆوە دەگری طبعا وەکو لە زوود ینی لە بدایەتی نەخۆشیەکەی کە دەستنیشان دەکرێت ئەو حاڵەتە گومانی لێ دەکرێت کە ئەو نەخۆشەبی ئەوەی لێ دەکرێت خینی لێ وەردەگیرێتن لۆ تاقیگەی گشتی ناوەندمان هەیە لە هەولێر بەڕێوەبەرەتی تاقیگەی ناوەند لە ماوەی دوو کاتژمێر بە بەحثی خین
ڤایرۆسەکە چکە لە ناوخین دەردەکەوی ڕاسەن دەردەکەوێت. طبعا ئەمە ڕاسەن چارەسەری دەست پێ دەکەین لەگەر ئەو نەخۆشیە مادام پۆزتیڤ دەرچوو، بەڵام نمونەکی ئەو خوێنش دیسان دەنێرینە بەغدا لۆ بەڕێوەبەراتی تاقیەکەی ناوەندی بەغدا لۆ دیسان دڵنیابوون لە هەبوونی ئەو نەخۆشیە کە دەبی تەزیل بکرێ لەوێندەریش. طبعا ئەو نەخۆشیە پێی دەڵێن نۆتیفایبل دیزیز، یعنی چیە نۆتیفایبل؟ یعنی ئەگەر ریپۆرتت کرد هەیە دەبی بە سیستمێکی ئەلکترۆنی طبعا وەکو داتا دەنێرێتە بەغدایە سیستمێکی موحدە، یعنی هەموو عێراق لەسەر یەک سیستمە دەڕواتن، هەر حالەتە تەزیل دەکرێت دەبی ڕاسەن فۆرمی لۆپەر بکرێ، یعنی چەند ڕێگایە کە ئەمە ینی دەگەینە بە ئەوەی ئەو دەنێرین حتا تاکو تەزیل بکرێ. طبعا مثلا لەو حالەتەش کە ئەو نەخۆشە کە داخل دەبی تیمەکانی مەسەردانی نەخۆشخانە دەکەن زانیاری لێ وەردەگرن، بزانین ماڵی لە چێن دەرە، ناونیشانی حالەتەکە وەردەگرین تیمەکانی خۆمان ئی نەخۆشیە گوازراوەکان هەڵدەستن بە ڕشاندنی ماڵی هاوڵاتیەکە و دەوروبەری ماڵیشی ماوەی 50 متر بە دژی ئەو گەنەیە دەرمان دەڕشێنن لە دیوار و ئەوانە، ینی حتا گەنەکە هەبی حتا بفەوتێ. ئەوەش ینی کردارەکە ئەمە دەیکەین لەگە حاڵەتەکان. بۆ نمونە ئەو کەیسەی کە خەڵکی مووسڵ بوو طبعا دائرەی سەحەی مووسڵ ینی ئاگای لەیە کە ئەو کەیسە هەیە کە ناوەکەی لۆیان چووە، فەوان دەچن لە لای خۆیان ڕا لە ناونیشانی ئەو ئافرەتەی دەچن ئەو دەرمانی دەڕشێنن لە ماڵەکەی. بەڵێ دەست خۆش دکتۆر، مادوومان کردی. سوپاس بۆ زانیاریەکانە، سوپاس بۆ دکتۆر بێریڤان عەدنان بەڕێوەبەری پاراستی تەندروستی هەولێر کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بوو. ئومێدەکەین هەموو لایەک پارێزراو بن لەم پەچاو نەخۆشیە. زۆر سوپاس.